سەرۆک دانەڵد ترامپ پەیمانی شکستپێهێنانی داعشیدا لە سووریادا لە ڕێی پشتیوانیکردنی ئەو هێزانەی لەناو ئەو وڵاتەدا شەڕی جیهادیەکان دەکەن. ئێستاش کە دەوڵەتی خلافەت نزیکە لە تێکشکان، پشتیوانی لەشکری ئەمریکاش بۆ ئەو هێزانە بەرەو کەمبوونەوە دەڕوات. هەر لەگەڵ سەرکەوتن بەسەر داعشدا پڵان و بەشێک لە پرۆسەکە کەمکردنەوەی پشتیوانیەکانە بۆ هێندێک لایەنی دیارکراو. ئێستا کە دەوڵەتی خلافەت بەرەو لە ناوچوون دەڕوات، یعنی لە شوێنێک داین بۆ ڕاگررتنی پشتیوانیە لەشکریەکان، بەڵام ئەمە بەمانای ئەوە نییە پشتیوانی ئەو لایەنانە بە تەواوی ڕابگیرێن. کۆبوونەوەکانی بە مەبەستی ئاشتین بەس نین تا بگوترێت قەیرانی سووریا کۆتایی پێدێت. هاتنە ئارای ئاشتی لە ناو سووریادا پێناچێ ببێتە مای ڕەوانەوەی نیگەرانیەکانی وڵاتانی ناوچەکە، بە تایبەتیش تورکیا. ئەنکەرە ناڕازیە لەو پەیوەندیانەی لە نێوان ئەمریکا و هێزەکانی سووریای دیموکرات هەن. سەرۆکوەزیری تورکیا لە سەردانەکەیدا بۆ بەریتانیا و کۆبوونەوەکانیشی لە لەندەن هەمان بابەتی باس کردووە و دەخوازێت کۆمەکە لەشکری و داراییەکان بۆ یەپەگە ڕابگیرێن. بەڕێز ترامپ تێگەیشتووە لەوەی چی بۆ تورکیا گرنگە. هەر لە سەرەتاوە ڕێبازی تورکیا لە شەڕی داعشدا ڕوون و ئاشکرا بووە. ئەوەی ئێمە دەڵێن ئەگەر شەڕی داعشت دەوێت پێویستە هاوبەشی دروستت هەبێت. ناتوانیت شەڕ دژی تیرۆر بکەیت و ڕێکخراوێکی تری تیرۆریستی بەکاربهێنیت. کۆشکی سپی ئەوەی پشتڕاست نەکردوێتەوە هیچ پەیمانێک درابێ بە تورکیا لەسەر ئەم دۆسەیە. واشنگتن یەپەگە بە بەشێکی سەرەکی دەزانێت لە شەڕی دژی تێرۆریستاندا، بەڵام سەرۆکوەزیری تورکیا دەڵێ پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و یەپەگە گۆڕاون لە وەتای سەرکەوتنی گەورە بەسەر داعشدا هاتووە لە عێراق و لە سووریاشدا. کاربەدەستانی کورد لە سووریا نوقوڕی دەکەن لەوەی هیچ گۆڕانێک هاتبێتە ئاراوە. هیچ گۆڕانێک لە ئارادا نییە لە پەیوەندیەکانی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و بەڕێوەبەرەتی ئەمریکادا. کورد لە سووریا لەو بڕوایەدایە وەک دەڵێن بێگومان پاش لە ناوبردنی داعش ڕێکخستنەوەیەکی تر دێتە ئاراوە لە دۆسەی گەیاندنی چەک لەلایەن ئەمریکاوە. هەر بۆیە ئێمە وەها دەنێن ئەو ڕاگەیاندنەی تورکیا نادروست و نەگونجاویشە. هیچ گۆڕانێک لە ڕێبازی ئەمریکادا نییە کاتێک دێتە سەر هاوکاری لە نێوان ئەمریکا و هێزەکانی سووریای دیموکراتیەکدا. لەو بڕوایەداین پشتیوانیەکان بەردەوام دەبن تا لە ناوبردنی تەواوەتی داعش لەو ناوچانەی ڕێخستن و هاوکاری نێوان ئەمریکا و هەسەدەهەن. بەڵام لە ناو خەڵکی ئاساییدا لە کوردستانی سووریا گەشتبینی بەرامبەر هەڵوێستی ئەمریکا زۆر نییە. هەڵوێستی ئەمریکایەکان لە گەلانی ناوچەکە بە درێژایی مێژوومان نە لەگەڵ شۆڕشەکاندا بوون، نە لەگەڵ گەلانی سەرکوتکراودا بوون. هەرکە ئەمریکایەکان بەرژەوەندیان نەما لێرە ئیتر پشتیوانەکان دەبڕن لە یەپەگە و هەروەهاش دەستبەرداری خەڵکی بێچارە دەبن کە لە ژێر دیکتاتۆریەتدا دەژین. ئەمە سیاسەتی ئەمریکایە لە باکووری سووریا. بەڕێوەبەرایەتەکەی دانەڵد ترامپ هیچ ئاماژەیەکی نەداوە سەبارەت بە ئایندەی پەیوەندیەکانی ئەمریکا و کورد لە سووریادا، لە کاتێکدا شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ڕوو لە کۆتاییە.